بابەتی تەندروستی ئەمڕۆمان باسکردنە لە پرۆستات بزانین خۆی پرۆستات چییە و دیارترین ئەو کێشانەی کە تووشی پرۆستاتە بنچین و نیشانەکانی وەروە هۆکارەکان بۆ توشبوون بە ناخۆشەکانی پرۆستات و دواتریش باز لە نیشانەکانەکەین بە میوانداری دکتۆر سامان ساڵح فەخرەدین کە بەڕێزیان پسپۆری نەشتەرگەری گورچیلە و میزەڕە و نزۆرگین لای پیاوان. بەخێر بێ دکتۆر. زۆر سپاس. بانیت باش. یانیش باش. دکتۆر سەرەتا با لەوە دەست بکەین بزانین خۆی پرۆستات چییە و فرمانی چییە لە لەشدا؟ بەڵێ پرۆستات یەکێکە لە ئۆرگانانی کە لە لەشی مرۆڤ هەیە طبعاً چۆن هەموو ئینسانێک غودەی هەیە بڵێن تایرۆیدی هەیە گلاندێکە لە لەشی مرۆڤ هەیە بەس تەنها لە ڕەگەزی نێرە هەیە لە پیاواندا هەیە طبعاً من هەڵە کاتی دروستبوونیەوە لە سکی دایکە ئەگەر نێر بوو واتە کوڕ بوو ئەم ئۆرگانە لە بیدایەتی دروستبوونیەوە لە سکی دایکەوە دروست ئەبێت ئۆرگانێکە ئەکەوێتە بەردەمی میزەڵان و قەبارەکەی بە پێی تەمەنی ئەو کوڕە ئەگۆڕێت لە مناڵیەوە بچووکە دوایی لەگەڵ باڵغبوونە هەندێک گەورە ئەبێت هەتا ئەگاتە تەمەنی 20-25 ساڵی قەبارەی تەواوەتی خۆی وەرەگرێ پاشان لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنە وردە وردە قەبارەکەی گەورە ئەبێت. فرمانی گرنگی ئەم ئەندامە لە لەشدا بوونی چییە؟ بەڵێ پرۆستات طبعاً هەر لە ڕەگەزی نێردا هەیە یەکێکە لەو ئۆرگانانەی کە بەشداریەکە لە کاری چالاکی سێکسی و هەروەها ئەو ئاوەی کە پێڵێن تۆ کە لە پیاوە هەیە طبعاً ئەم پرۆستاتە گلاندە ڕژێنی هەیە دەردراوی هەیە هەندێک مادەی لینج دەرەیات کە بەشداریەکە لە دروستکردنی ئاوی سێمینەڵ فلود واتە ئاوی پیاو بەڵێ تۆواوەکە و هەندێک مادەژە کاتە ناو ئەو ئاوەوە کە چالاکی تۆوەکان زیاد ئەکات پارێزگاریان لێکە وان لێکە کە ئەو تۆوانی کە لە ناو ئاوەکەیە هەیە زیاتر تەندروست و چالاک بن. باشە قسەیەک هەیە لە ناو خەڵکا باوە زۆربەی کەسەڵێ پرۆستاتم هەیە واتە هەموو کەسێ هەموو پیاوێک پرۆستاتی هەیە بەڵام ئەوان نازان کە نەخۆشیە کە تووشی پرۆستاتە بێوانە؟ بەڵێ ئەو قسە زۆر لای ئێمە ئەکرێت طبعاً کابرا بڵێن ئەو نەخۆشە و بەڕێزەکەیە دەڵێ تووشی پرۆستات بووم یعنی تقریبا خەڵک وا دایانێت کە ناوی نەخۆشیەک بێ یعنی وەکو چۆن یەکێگەڵێ تووشی گرانەتا بووم یا تووشی ئینفلۆنزا بووم ئەوجا تووشی پرۆستات بووم یعنی وا دایانن کە ئەمە نەخۆشیەک بێ بەس خۆی وان نییە خۆی ئۆرگانێکە وەکو چۆن گورچیلەمان هەیە گەدەمانێ پەنکریاس هەیە ئەویش ئۆرگانێکە و وجودی هەیە و لە هەموو پیاوەکە هەیە تووشی نەخۆشی ئەبێت تووشی نەخۆشی ئەبێت ئەو کاتە دەرەکەوێت کە کێشەکانی چییە؟ باشە لە چ تەمەنێکەوە ئەگەری توشبوون هەیە بە نەخۆشیەکانی پرۆستات؟ بەڵێ پۆلیۆنکردنی نەخۆشیەکانی پرۆستات ئەتوانی بیکەین بە سێ گروپی جیاوازەوە گروپی یەکەمیان پێڵێن هەوکردنی پرۆستات واتە ئیلتیهاب هەوکردنی پرۆستات گروپی دووەمیان گەورەبوونی پرۆستاتە ئەوەی کە لەگەڵ تەمەنە دروست ئەبێت ئەوەی کە بە عام لە ناو خەڵکا باوە پێڵە تووشی پرۆستات بووم گروپی سێهەمیان نەخۆشی شێرپەنجەی پرۆستاتە ئەویشان طبعاً هەر پەیوەندی بە تەمەن و بە گەورەبوونی تەمەنەوە هەیە. باشە کاتە ئەمە کێشەکە ئەو باوترین ئەو کێشانە بوون کە تووشی پرۆستات بێ. باشە زەی هۆکارەکان چین بۆ ئەوی کە پرۆستات تووشی کێشە ببێ و تووشی نەخۆشی ببێ؟ بەڵێ ئەتوانین گروپ جیانکەینەوانێ بۆ نمونە گروپی یەکەم کە پێڵێن هەوکردنی پرۆستات هەوکردنی پرۆستات چەند جۆرێکی هەیە 3 بۆ 4 جۆری سەرەکی هەیە هەوکردنی پرۆستات لە هەموو تەمەنێکی پیاوە ئەگەری هەیە ڕووبە لە دوای باڵغبوونەوە و زیاتر لە گەنجە ئەگەر بڵین پۆلێنی کەین چ گروپێک لە پیاوان زیاتر تووشە بێ ئەم هەوکردنە زیاتر لە گەنجە تووشە بێ گەنج زیاتر ئەوانەی کە چالاکی سێکسیان زۆر بێ ئەگەری هەیە زووتر تووشی بڵێن هەوکردنی پرۆستات بن و ئەو هەوکردنە لەکوێوە بۆیان ئەچێت بڵێن ئەم پرۆستاتە لەکوێ ئەو میکرۆبە ئەو مایکرۆ ئۆرگانیزمی بووەچێ لە ڕێگەی میزەوە ئەگەر لە ناو میزە میکرۆب هەبێ ئەگەری هەیە لە ڕێبۆری تۆوەکانەوە داخلی ناو پرۆستاتەکە بێ و بیکات بە هەوکردن طبعاً هەوکردنی پرۆستات نیشانەکانی توندە یعنی لە کەسێکی گەنجاکە هەیە ئازارێکی زۆریە بێ لە بەشی خوارەوەی سکی میزکردنی زۆر ناڕەحەتە بێ بەشی خوارەوەی پشتی ئێشێت زۆربەی جار لەرزوتایەکی زۆر توندی لەگەڵایە و نەخۆشەکە بە تەواوەتی هەست بە نەخۆشیەکی بەقووەتەکە کێشەی میزکردنیشی بۆ دروستە بێ لەگەڵیان ئەم جۆرە هەوکردنە
طبعا كأشت لاي بسيشكي بسبور دوای ئەوەی کە پرسیاری لێکرێ و فەحسی بۆ نەرێ بۆ تاقیگە دوای دەستنیشانگرتنی نەخۆشیەکەی چارەسەرەکرێت و تێئەپەڕێت ئەگەر بە شێوەیەکی ڕێک و پێک چارەسەر بکرێت تێئەپەڕێنێت و نەخۆشەکە چاگەبێتەوە. باشە دکتۆرە هەوکردن ئەگەری هەیە دوو جۆری هەبێ بۆ منە توند بێ یاخود درێژخایەن بێ لێ بکا بە درێژخایەن؟ بەڵێ وتمان هەوکردنەکە سێ گروپی سەرەکیە. گروپی یەکەمیان پێڵێن ئەو جۆرە هەوکردنەی کە کتوپڕ و ئەیات لە ماوەی چەند ڕۆژێکە و نەخۆشەکە لەپڕ هەستەکە بە نەخۆشیەکی تند تاولەرزی لەگەڵایە لەشی زۆر ئێشێت میزکردنی زۆر ناتەواوە بێت کزانەوەیکی زۆریە بێ لەگەڵ میزکردنە هەندێک جارەگاتە هۆی ئەبێتە هۆی گیرانی میز لەواچی هەر نتوانێت میزەکەش بکات. ئەمە ئەو جۆرەیەتی کە توندە و لە پێڵەن ئەکیوت لە ماوە چەند ڕۆژێکایە. هەندێک جار ئەم نەخۆشیە ئەگەر بە جوانی و بەڕێک و پێکی چارەسەر نەکرا یان ئەو عیلاجی کە وەری گرتووە تەواوی نەکرد ڕێژێکی کەمی عیلاج وەرگرت ئەم نیشانە سەرەتاییەکان تێئەپەڕێنێت تاو لەرز و ئازارەکەی نامێنێ بەڵام میکرۆبەکە لە ناو پرۆستاتە ئەمێنێتەوە و ئەیکا بە هەوکردنی پرۆستاتی درێژخایەن. طبعا هەوکردنی پرۆستاتی درێژخایەن یەکێکە لە نەخۆشیە زۆر ئیزعاجەکان کە لە پیاوە ڕۆیە لەبەر ئەوەی چارەسەرەکەی زۆر قورسە بێ ئەو کاتە و نیشانەکانی بە شێوەیەکی کەم و دوور درێژ لەگەڵ نەخۆشەکەی ئەمێنێتەوە. یعنی سیرەکەی ئەو پیاوە ڕاستە تاو لەرز و ئازار و کزانەوەیکی زۆری نییە بەڵام بە بەردەوامی هەست بە ناتەواویەکە لە بەشی خوارویسکیە هەست بە ناتەواویەکە لە کاتی میزکردنە هەر دائیمە هەستەکە شتێکی ناتەواوی هەیە ئازاری بۆ دروستە بێ زوو ئەچێت بۆ میزکردن ناڕەحەتە ینی تەواو چاک نەبووتەوانێ بووە بە هەوکردنی پرۆستاتی درێژخایەن. کێشەیەکی تر وتێ کە تووشی پرۆستاتە بێ شێرپەنجەی پرۆستاتەوە نییە؟ با باسی ئەوش بکەین زای هۆکارەکان چین بۆ شێرپەنجەی؟ طبعا شێرپەنجە ئەمە وتمان سێ بەشە هەوکردنە گەورەبوونی پرۆستات لەگەڵ شێرپەنجە. شێرپەنجە سێهەم گروپیانە. شێرپەنجە وەکو هەموو ئەندامێکی لەشی مرۆڤ چۆن تووشی شێرپەنجە بێ پرۆستاتیش ئەو ئۆرگانە ئەگەری هەیە تووشی شێرپەنجە بێ. طبعا شێرپەنجە پەیوەندی بە تەمەنەوە هەیە بە تەواوەتی یعنی یەکێکە لەو نەخۆشیانەی کە لەگەڵ بەرزبوونەوەی تەمەنە لە دوای تەمەنی 60 بە زۆری لە هەشتاکانە زۆربەی پیا و ئەگەر بیت فەحسی پرۆستاتی لێوەرگری ئەگەری هەیە ڕێژەیەکی کەم شێرپەنجە لە ناو پرۆستاتەکەی هەبێ بە تایبەتی لە تەمەنی 80 ساڵەکانە. ئەوەی کە پێشتر دەرئەکەوێت بۆ نمونە لە عمری 50کان یا 60کانە ئەویش هەر ئەگەری هەیە توش بێت. طبعا پەیوەندی بە لایانی بۆ ماوەیەوە هەیە ئەگەر ئەو کەسە بڵێن لە باو باپیرانێنەوە براکانی یان باوکی یان مامی هەڵگری شێرپەنجە بوو بێتن ئەگەری توشبوونی بە شێرپەنجەی پرۆستات بۆ ئەم طبعا زیاترە لە یەکێکی تر. نیشانەکانیشی نیشانەیەکی زۆر وازح و تایبەتی نییە تەنها ئەگەری هەیە تۆزێ ناڕەحەتی هەبێ لە میزکردنە یان ئازارێکی هەبێ یا زۆربەی کات بەبێ نیشانەیە لە کاتی فەحسکردنێکە یا لە کاتی سۆنەرکردنێکە یا لە کاتی ئەوەی کە نەشتەرگەریەک بۆ پرۆستات ئەەکەین بەهۆی گەورەبوونی پرۆستات و ناڕەحەتی میزکردنەکەیەوە ئەو پارچانەی کە دەریەکەین لە دوای نەشتەرگەری ئەینێرین بۆ تاقیگە بۆ فەحس لەوەوە دەرئەکەوێت کە ئەم نەخۆشە پرۆستاتەکەی شێرپەنجەی تایە. زۆربەی جار کێشەی نەخۆشی شێرپەنجە ئەوەیە کە هەستی پێ ناکرێ و ئازاری نیە نەخۆشەکە هەستی پێ ناکات تاکو ئەگاتە مەرحەلەکانی. بە تایبەتی لە پرۆستاتە ئەگە بین بڵێن نیشانەکانی شێرپەنجەی پرۆستات لە بیدایەتە هەتا مەرحەلەکانی تێئەپەڕێنێەوە هەتا ئەگاتە مەرحەلەیەکی پێشکەوتوو زۆر دەگمەنە نەخۆشەکە هەست بە هیچ نیشانەیەک بکات. لەبەرەوە ئەو کەسانەی کە لە کەسوکاریان هەیە یان لە ناو بڵێن باوکی هەی بووە مامی هەی بووە یان برای گەوری هەی بووە ئێمە نەسیحەتیان ئەکەین باشتر وایە کە لە تەمەنی 55 بەرەو سەرەوە ساڵانە چێکێکی پرۆستاتەکان بکەنەوە بۆی کە زووتر دەستنیشان بکرێت ئەگەر هەبوو. باشە دکتۆر باواسی گەورەبوونی پرۆستات بکەین یەکێکی ترە لەو کێشانەی کە تووشی پرۆستاتە بزانین ئەویان چیە و هۆکارەکانی چین؟ بەڵێ گەورەبوونی پرۆستات طبعا لە هەمویان باوترە لە هەردوو ئەو نەخۆشی تر کە باسمان کرد هەوکردنەکەش و شێرپەنجەش بۆچی لە هەردووچیان باوترە لەبەر ئەوەی ئەتوانین بڵێن هیچ کەسێک نییە کە بڵێن ڕەگەزی نێر لە دوای تەمەنی چلەکان و پەنجاکانەوە تووشی ئەم نەخۆشیە نەبێت هیچ کەسێک نییە تووشی نەبێت بەڵام بە ڕێژەی جیاواز هەیە بە توندی ئەیگرێ و گەورەبوونی پرۆستات طبعا گەورەبوونەکە کە لەگەڵ تەمەنا دروست ئەبێت لە دوای تەمەنی 50 ساڵیەوە پرۆستات دەسەکە بە گەورەبوون
هەموو ساڵێک چەند دەرەجەیەک قەبارەکەی گەورە ئەبێ طبعاً کە گەورە بوو کێشەی چی دروستەکە ئەمەوتمان خۆیەکێتە بەردەمی میزەڵان بە دەرچەی میزە دەرچەی میز بەناو پرۆستاتا تێپەڕێ کاتی ئەم ئۆرگانە گەورە ئەبێ ئەبێتەوەی تەسکبوونەوەی ئەو دەرچەی میزە کە لە دەمی میزەڵانەیە میزکردنەکە ناڕەحەتە بێ نەخۆشەکە بەوە هەستی پێەکە ینی هەموو کەسە لە دوای پەنجاکان ئەوە تەمەنی هەستەکە ئەگە پرسیاری لێ بکەی ئەڵێ قەت ئێستا ئەڵم قووەتی میزکردنەکەت چۆنە ئەڵێ وەکو جاران نییە وەکو گەنجەتی نییە ێزا زەعیف بووە شەو هەڵستی بەڵە جارێکە دوو جار سێ جار هەڵستم بە شەو یان کە ئاچیتە تەوالێت بڵێن بەتاڵەتی ئەتوانی میزەکەت بەتاڵکەی ئەڵێ هەستەکەم تێ ئەمێنێت جوان بەتاڵ نابێ یا بێ قووەت کەم یا دوای ئەوەی کە میزەکە تەواوەکەم هەستەکەم تکەتکەکە پچڕ ئەبێ بەعزێ ناڕەحەتی تریانە بێ لەگەڵ ئەوەی کە کزانەوەی ئەبێ ئەگەری هەیە طبعا زوو ئەچێ بۆ میزکردن بینی میزکردنەکانی کورتە بێتەوە لە جاران بەیانی دەستنوێژ مەشت هەتا نوێژی عەسریشم پێ بکردەیە کێشەی نەبوو ئێستا هەتا جاری وایە لە دەستنوێژ شۆم تا ئەچم بۆ نوێژکردنەکە پەشیمانم ئەگەڕێمەوە جارێکی تر بۆ تەوالێت و ئەچمەوانەیە بۆ دەستنوێژ یعنی ئەم نیشانانە هەمووی یەک بە دوای یەکە لەبەرەوەی تەسکبوونەوەیەک دروست ئەبێ ئەو میزە بەتاڵ نابێتەوە طبعا میزەڵانش ئەوروژێت دوای ئەوەی کە لە کاتی میزکردنە ئەبێ خۆی ئۆتۆماتیکی میزەڵان بەتاڵ بێتەوە دوای ئەوە بە 3-4 ساعاتی تر جارێک تر میز کۆکاتەوە و یعازێکی تر ئەنێرە بۆ مێش کە ئەڵێ بڵێن میزەڵان پڕ بۆ و جارێک تر پێویستی بە بەتاڵ بوونەوەیە بەس ئەگە بەتاڵ نەبێتەوە بڵێن کابرا ئەو نەخۆشە 200 سیسی میز لە میزەڵانیەتی ئەچێ 50 سیسیەکە هەفتایەکە بەشێکی زۆری ئەمێنێتەوە دوای تۆزێکی تر میزەڵان عینە شت یعازێکی میزکردنە نێرێتەوە لەبەر ئەو وروژانێک لە ئیشی میزەڵانە دروست ئەبێ و ئەو گیرانش کە لە دەمی میزەڵانە هەیە و ئەکا میزەڵان قووەتێکی زیاتر بکا بۆ ئەوەی کە میزەکە فڕێباتە دەرەوە ئەمەش وای لێکە دیواری میزەڵان ئەستورە بێ گرێگرێ ئەبێت چاڵی تیا دروستە بێ زیاتر میزک و ئەکاتەوە تووشی هەوکردن و نەخۆشی دروستبوونی بەردی میزەڵان و ئەمانە هەمووی بەدوای خۆی هێنێ دوای ئەوەی کە بڵێن گەورەبوونی پرۆستاتەکە ئەگاتە مەرحەلەیەکی پێشکەوتو. باشە دکتۆر پرسیارێکی زۆر گرنگ بوونی نەخۆشی لە پرۆستاتە کارەکاتە سەر کێشە لە سەرجەیی بۆ کەسەکە. طبعا ئەگە هەرسێ گروپەکە باسکەین لە کاتی هەوکردنە بە تەکید کارێکی زۆر زۆری شەکات و ئەو پیاوە لەو کاتەیە کە هەوکردنی پرۆستاتی هەیە بە هیچ شێوەیە لەوە ئەچە هەر نەتوانێت کاری سەرجەیی و سێکس بکات لەبەر ئەوەی لە کاتی هەوکردنە ئەو خۆی میزکردنەکەشی هەر بۆ ناکرێ یان زۆر بە ئازارە بێت لەبەر ئەوە بۆ هەوکردنەکە بە تەکید بڵێن کاریگەری هەیە بۆ گەورەبوونی پرۆستات طبعا گەورەبوونی پرۆستات ئێمە وتمان پەیوەندی بە تەمەنەوە هەیە هەرچەندێک تەمەن سەرکەوێت پرۆستاتەکەش زیاتر گەورە ئەبێ نیشانەکانیش زیاترە بێ لەگەڵ سەرکەوتنی تەمەنیشە کاری سێکسی و سەرجەیی خۆی بە پێی وەختەکەی خۆی کەمتر ئەبێتەوانێ طبعا ئەو پیاوەش کە بەهۆی پرۆستاتەوە کەمی بێتاقەت بێ و میزکردنی ناڕەحەت بێ و ئەمانە ئەوەی تر لایانی دەرونی تۆزێ ناتەواوە بێ تۆزێ تەسیری تیەکات. دکتۆر بوونی کێشە لە پرۆستات وتە پرۆستات کارێکی گرنگی هەیە ئەوی ژارمەتی تۆکانە بۆی کە چالاک بوون بۆ ئەوی کە وەچە بخەنەوە ئایا بوونی کێشە لە پرۆستات کاریگەری کاتە سەر وەچە خستنەوە؟ کاریگەریەکە بڵێ طبعا ئەو دوانەی تر لە ئاین ئێمە بڵێن گەورە بوونەکە و شێر پەنجەکە ئەو لە تەمەنە لە عمری 60-70 لەو کاتەیە زۆر گرنگی نادەن بە بڵێن خستنەوەی وەچە بەڵام بۆ گەنج هەوکردنی پرۆستات طبعا بێتە هۆی تێکچوونی ئەو ڕژێنانی کە پرۆستات هەیەی تێکچوونی ئەو مادە چالاکانەی کە دەری ئەیە بۆ ناو ئەو تۆواوە بەتەکید ئەو فترەی کە نەخۆشە تەسیریە بێت لەو فترەیە کە نەخۆشە بەس خۆشبەختانە ئەمە یەکێکە لەو نەخۆشانی کە چاکە بێتەوە لەبەرەوە دوای چاکبوونەوە کێشەکەی چارەسەرە بێت. باشە هەوکردنی بەردەوامی بۆری میز و میزەڕۆ ئەوانە ئەو کەسانەی کە گرنگی پێنایەن با بڵێن چارەسەری ناکەن خۆیان چارەسەر ناکەن ڕەنگە لەیان بوو بێ بە درێژخایەن ئەمە ئەکرێت بگوازرێتەوە بۆ پرۆستات و ئیتر لێ بکا بە کێشانێک کە باسمان کرد. بەتەکید هەبوونی میکرۆب لە ناو ئەو ئۆرگانیزمە بڵێن ئەوانەی کە نەخۆشی دروستەکەن لە ناو بۆری میز و لە ناو میزەڵانە ئەگەر بە شێوەیەکی تەندروست چارەسەر نەکرێ بە تەکید ئەبێتە هۆی
داخلبوونی ئەو میکرۆبە بۆ ناو بۆری تۆ لێش وەچێتە ناو پرۆستات و طبعا لە ناو پرۆستات خۆی پرۆستاتێکێکە لەو ئۆرگانانەی کە ئەنتیبایەتی گواتە دژە بەکتریا بڵێن دژە بەکتریا زۆر بە دەگمەن ئەتوانێت بیبڕێ ئۆرگانێکە تەنها چەند نوع ئەنتیبایەتیکێک ئەتوانێت داخلی پرۆستات بێ و لە ناوانێ بچێتە سەر ئەو میکرۆبانە و بیکوژێ لەبەرەوە چارەسەرکردنی پرۆستات بە هەموو نوع دەرمانێک نابێت دەرمانی تایبەتی خۆی هەیە و کۆرسی تایبەتی خۆشی هەیە لەبەرەوە مانەوەی میکرۆب لە ناویە بە تاکید کێشە دروست دەکات. باش باسی چارەسەرەکان بکەین هەتا تۆزێک کاتمان ماوە بۆ ئەوی کە چارەسەری گروپی یەکەم دوای دەستنیشانکردن هەوکردنی پرۆستات بە بەکارهێنانی ئەنتیبایۆتیکی دیاریکراو ئەوەی کە پزیشکی پسپۆر بۆ نەخۆشەکەی دیاری ئەکات و کۆرسی دیاریکراویشی هەیە لەوانەیە نەخۆشەکە دوای 3 ڕۆژ هەست بە چاکبوونەوە بکات هیچ کێشەیەکی نەمێنێ بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی کە بڵێ من تاوا عیلاجەکە بەکارنایێنم زۆربەی کات ئێمە 14 ڕۆژ تا 28 ڕۆژ ئەبێ ئەو نەخۆشە عیلاج وەرگێ حتا کە بڵێن نیشانەکانیشی تێپەڕانە بێت بۆ هەوکردنی پرۆستات بۆ گەورەبوونی پرۆستات ڕێگە چارەسەرەکان زۆرن دەست پێەکەین لە چاودێریکردنەوە لەو کەسانەی کە نیشانەکانیان کەمە تازە دەسی پێ کردووە لەوانەیە ئەڵە شەوان جاران 1 جار هەڵستان ئێستا 2 جار هەڵستن یان تۆزێ میزکردنەکەم کەمێ باریکە بەتاڵە بێتەوە و جار کەمێ ئیزعاجمەکە ئەمانە ئەخێنەژێر چاودێریەوە 3 مانگ جارێک بە سۆنەر و بە فەحس چاودێریانەکەین ئەوەی کە نیشانەکەی تۆزە تونتر بێت بە عیلاجی حەبوو دەرمانی بڵێن حەب دەست پێەکەین لەگەڵیان حەب هەیە بەیانیانی خۆ هەیە شەو ئەیخوا پێش خەوتن گەورەبوونی پرۆستاتەکە کەمێک ڕائەگرێن نیشانەکانی تۆزێک کەمترەکاتەوە هەستانی شەوی کەمەکاتەوە میزکردنەکەی فراوانترەکە هەندێک لەو نیشانانی بۆ کەمەکاتەوە و نەخۆشەکە ئەتوانین بەردەوام بین لەگەڵە بە چاودێریکردن بزانین لەگەڵ دەرمانەکانە چۆنە بێت ئەگەر دەرمانەکان نەگەیشتنە نەتیجەیەکی باش لەگەڵ نەخۆشەکەی یان نەخۆشیەکەی بەرەو پێشچوونێکی بەخۆ بینی وەکو گیرانی میز دروستبوونی خوێن هەوکردنی بەردەوام دروستکردنی بەرد لە میزەڵان ئەو کاتە ئەچینە سەر خەتی سێهەم کە ئەویش پێڵێن نەشتەرگەری تەمان نەشتەرگەری بۆ پرۆستات 2 جۆری هەیە نەشتەرگەریمان هەیە بە نازوورەکرێ نەشتەرگەری هەیە بە هەڵدڕی ناتواتە بە کردنەوەی بەشی خوارەوەی سکەکرێ ئەو کردنەوەکە تا ڕادەیەکی زۆر کەم بۆتەوە ئێستا زۆربەی زۆری حاڵەتەکانی گەورەبوونی پرۆستات بە نازوور هەر لە ڕێگەی بۆری میزەوانێ ئەتوانین چارەسەری بکەین ئەو گۆشتە زیایە ئەو پرۆستاتە گەورە بووە هەڵکۆڵینی بۆکرێ و پاکردنەوەی بووەکرێت نەخۆشی شێرپەنجە کە سێهەم گروپیانە ئەویش تەبعاً چارەسەری جیاوازی هەیە بە پێی ئەو مەرحەلەی کە نەخۆشەکەی تایە خۆمان نەزانین هەموو شێرپەنجە 4 دەرەجەی هەیە لە دەرەجەی یەکەمایەت یا لە دووەمایەت بە پێی دەرەجەکەی چارەسەرەکەی لەوانەیە نەخۆشخانەی هیوا بێت لەوانەیە نەشتەرگەری بێت تۆز ئەوان چارەسەرکردنەکەی باسکردنی زیاتر دەستەکان خۆش بێ زۆر سپاس